ئێمە هەر چوارۆز لێرکانە پێڵاوی تایبەت بە تایبەت بە وەرزەکەمان بۆتی بە تایبەت لە وەرزی هاویندا کە بریتیە لە سەندەڵ و کالەی تۆردار و کالە هەندێک کالەی سووک و بێبوون و خەرک زیاتر لە هاویندا داواکاری دەکاتن لە بۆ کالەی تۆردار و سەندەڵ زیاتر ئەو شتانە لە پێ دەکات لە هاوین چکە پێ مرتاع و پێبوونی لێ نایەت و ئەوڕۆ لەگەر برادەرە کاتی نەوازا لە بۆ کڕینی سەندەڵ لەبەرەوەی بەرەو فەسڵی گەرم دەڕۆین کە جەوەکەش بەرەو گەرمبوون دەڕۆە لە پێکردنی سەندەڵی ئارەقەی ناکە بۆنی نییە زۆر خۆشە لە بۆ ئینسان پێڵاویش لە بۆ مرۆڤ زۆر گرنگە لە بۆ ڕۆیشتن چکە ئەگەر پێراوەکە لێ مرتاح بی ڕۆیشتنەکەت مرتاح دەبی حەفت ساڵێن ئی شغڵ و سەوقاتی و خوشکەباری و هەنگوینی وێمانەی هۆرامی منیان ئەرەچێگە کە چیوێ کوردەوارینێ ڕەسەنێنێ ئەکسەری چاخاسیەت و داریوشە هەن ڕۆب هەنار هەر 12 کیلوێ هەناری جا کیلوێ ڕۆب هەنار شای ناپۆ ئی هەنارە ماڕی تەکنیشار هەنارێەوە کە کەرا ڕۆب هەنار معمولەن تش بۆ یا هەناری هەنی مەلەسێنێ مەیخۆشێشە ماچە ئایچێ کریا ڕۆب هەنار ئەزیەت تشفرەن هۆرمێزی تەکنیشرە دانەکاش فشاری ئاوە خاڵیەکێش نەینە بان و 12 سەعاتام شوی ئاوە خاڵی گرینی جا بۆ بە ڕۆب هەنار کە مادام بی بە ڕۆب هەنار ئێتە 2 ساڵێ 5 ساڵێک حتا تاریخ مەسرفش مەگوزاری ئەسڵ خراپیەش پێی نییە ڕۆب هەنار مەگەر مستەقیم نور و ڕۆژیاری بڵۆشوەنە وەی لە خراپیەش پێش نییە İlk basamak olan PPL ile başlıyoruz. Çift motor eğitimiyle son buluyor ve havacılığa gönül vermiş herkesi bekliyoruz aslında. Özellikle kadın pilotları öne çıkartmak istiyoruz. Gelecekte pilot olmak istiyorum. Pilot olmak için bilgileri alıyorum. Bu yüzden geldik. Eğitim için olan fiyatları öğrendik. İşte yapılması gerekenleri, eğitimleri öğrendik. Bence güzel bir fuar. Uçak alçalmaya devam edecek. Sola doğru çevirdiğin zaman uçak sola doğru ivmelenecek. Sağa doğru çevirdiğin zaman da sağa. Şimdi ver biraz bunu aşağıya. Çek kendini. Bu arada yavaş yavaş hareketlerle indireceğiz.